ئەوەی دەبینە لە پێشم مۆبایلێکە بە ناوی نەثین واتە هیچ شتێک هیچی لێ نییە بەجددی جارە هیچتان پێ ناڵێن با ئینترۆ بینین و دەگەڕێنەوە لاتان. سلاوی خۆی گەورەتان لەبێ من مەنسوور باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆیشتر لەگەڵتانین. ئەوەی باسم کرد ئەم مۆبایلە بوو کە گوتم هیچ شتێک یان هیچ. پێشوێ بچینە نێو ڤیدیۆکەمان تکایە سەبسکرایب چناڵەکەتان بیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکانمان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێن و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نێ ئاگەنامە چناڵەکەمان بە ئەوەی خۆشەویست بگات. ئەوەی ئەمڕۆ باسی دەکەین ئەم مۆبایلە نوێیە لە بڕاندێکی نوێوە کە تەواو جیاوازە لە بەرهەمی کۆمپانیەکانی دیکە و لە هیچ کۆمپانیایەکتر ناچێت کە ئەویش مۆبایلی نەثین فۆن وەنە کە بڕاندی نەثینە و لەلایەن سەرۆکێکی گەنجەوە خاوەندارێتی دەکرێت بەڵام بە ئەزمون دەوڵەمەندە و ئەویش کارڵ پای تەمەن 32 ساڵە. ئەزمۆنی کارڵ پای دەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 کە لە تەمەنی 21 ساڵی لە کۆمپانیای نۆکیا دەستی پێکرد. دواتریش ڕووی کردە هەریەک لە کۆمپانیەکانی مەیزۆ و دواتریش ئۆپۆ تاکو ساڵی 2013 بە هاوبەشی لەگەڵ پیدل و کۆمپانیای وەنپڵەسی دامەزراند و بەردەوام بوو تاکو ساڵی 2020 بەڵام لە 27 یەکی 2021 بە فەرمی کۆمپانیای نەثینگی دامەزراند. لە ئێستادا لە جیهانی ئامێرە ئەلکترۆنیەکان دامەزاندی کۆمپانیایەک هێندە ئاسان نییە بەتایبەت ئەگەر بتەوێت لە بواری مۆبایلدا کار بکەیت لەبەرەوەی چەندان کۆمپانیای زەبەلاح و چەندان کۆمپانیای گەورە هەن لەو بوارەداوە بە سەرمایەی سەدان میلیارد دلار و ساڵانە چەند سەد میلیۆن مۆبایلێک دەفرۆشن کە ئەمەش ئاسانیە بۆ کۆمپانیایەکی بچووک و یاخود بڵێن کۆمپانیایەکی نوێ با بە ئاسانی لە نێو جیهانی مۆبایلە هۆشمەندەکاندا جێگەی خۆی بکاتەوە. هەر بۆیە نەثین میکانیزمێکی جیاوازی گرتوتە بەر کە جیای دەکاتەوە لە کۆمپانیەکانی دیکە کە ئەوش دیزاینەکەیەتی. نەثین جیاواز لە کۆمپانیەکانی دیکە دیزاینێکی هەڵبژاردووە کە بە کۆمپانیەکانی تر ناچێت و جیاوازە لەوە کە ئەوش دیزانی بەرهەمەکانێتی. دیزانی بەرهەمەکانی نەثین لە بیستۆکێک و مۆبایلێکدا خۆی دەبینێتەوە کە ڕووی دەرەوەیان ڕوونە کە ئەمەش سەختێکی زۆر دەداتە دیزاینەر و ئەندازیارانی کۆمپانیاکە بۆ ئەوی بتوانن بەشی ناوی مۆبایلەکە بە شێوەیەکی ڕێکوپێک و جوان دیزاین بکەن بۆ ئەوەی دیار نەبێت. وەکو خۆشتان دەبینن ئەمە مۆبایلی نەثینە کە شێوەی پشتی لە ڕوونە و تەواو دیارە و هەروە بوونی لێدێکی تایبەتە کە دواتر لە ناو ڤیدیۆکەدا دینە باسی. ئەگەر لە سەرەتادا لە دیزاینی مۆبایلەکە دەست پێکەن دیزاینی مۆبایلەکە لە لایەکانی شێوە تەختە و بۆ گرتنیش لە ناودەستدا خۆشەوە کێشێکی سوچشی هەیە. لە بەشی بنەوەی مۆبایلەکەماندا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها بوونی مایکێکە وەجگە لەویش دەرچەی بارگاویکردنەوەی تایپسیمان هەیە کە پۆرتی تایپسیە و هەروەها بوونی سپیکەرێک یاخود بڵندگۆیەکە. ئەوە لە بەشی بنەوە. لە بەشی ڕاستی مۆبایلەکەماندا
دوگمەی پاوەرمانەیە کە بۆ هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکە بەکاردێت و هەروەها لە بەشی سەرەوەماندا بوونی مایکێکە کە مایکێک بوونی هەیە تەنیا مایک لە بەشی سەرۆیدا بوونی هەیەوە لە بەشی دەستە چەپی مۆبایلەکەماندا دوو دوگمەیە کە ئەوانش بۆ زیادکردن و کەمکردنی دەنگ بەکاردێت لە بەشی پشتەوەماندا پشتەوەماندا دیزایانێکی تەواو جیاوازی هەیە کە بەڕاستی من پێی سەرسامم ئەو دیزاینە وای کردووە کە جیاواز بێت لە مۆبایلەکان کە تەواو ڕوونە و پشتەکەشی لە پلاستیکێکی ڕوون یاخود بڵێن شوشەیەکی ڕوون پێک هاتووە کە لە دوو کامێرا خۆی دەبینێتەوە کە دواتر دێنە سەر بەوردی دێنە سەر باسی کامێرەکان و هەروەها بوونی فلاشێک و هەروەها دووبارە بوونی مایکێکە کە سێ دانە مایکمانەیە هەم لە بنەوە و هەم لە بەشی پشتەوە و هەم لە بەشی سەرەوە. ئێستا لەگەڵما من دەچینە باسکردنی گشت تایبەتمەندیەکانی مۆبایلی Nothing Phone 1 دێنە وڵاتان. و پێشەوەی بچینە نێو بابەتەکەمان کە ئاگادار بن بریکاری فەرمی کۆمپانیای Nothing لە عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیای ئایتیلۆبیاوە لە کۆتایی ڤیدیۆکەدا ئاماژە بە نرخی سەرجەم بەرهەمەکانی کۆمپانیای Nothing دەکەین بە گرنگی ڕاستەقینەی کۆمپانیای ئایتیلۆبی لە کۆتایی ڤیدیۆکەدا. دووبارە سڵاوتان لێبێت. ئێستا دێنە سەر باسی گشت تایبەتمەندیەکانی مۆبایلی Nothing Phone 1 کە هێشتا ماوە باسی کۆمەڵێک تایبەتمەندی تر بکەین کە لە لاشەکەی هەیە. بەشی پشتەوە پێشەوەی لە شوشەیەک پێک دێت کە لە جۆری گۆرەلا گلاسی نەوەی پێنجەمە و هەروەها چوارچێوەکەی ئەلەمنیۆمە و توانای لە خۆگرتنی دوو سیم کارتی هەیە واتە پشتگیری لە دوو سیم کارت دەکات بەڵام پشتگیری لە دەرچەی مێمۆری دەرەچی ناکات. لە پشتەوە خاوەنی 972 لایەتی LED کە مۆبایلەکەی پێدەناسێتەوە دواتر باسی تایبەتمەندیەکانی دەکەین و هەروەها خاوەنی بڕوانامەی IP53 واتە مۆبایلەکە توانای پاراستنی هەیە لە دژی ئاو و تۆست بەڵام لە کاتێکدا کە بڕژێتە سەری واتە نەخرێتە ژێر ئاوەوە کە ئەمەش جیاوازە لە بڕوانامەی IP68 کە مۆبایلەکە دەخرێتە ژێر ئاو و بەرگەی ژێر ئاو دەگرێت. ئەو مۆبایلە تەنیا بۆ پڕژەی ئاو کراوە پارێزگاری لە پڕژەی ئاو دەکات و مۆبایلەکە بە دوو ڕەنجی ڕەش و سپی بەردەستە و کێشەکەشی تەنها 193.5 گرامە کە چێشێکی تەواو سوچیە و لە کاتی لە دەستگرتن بێزار ناکا و ئاسانە بۆ بەکارهێنان. ئەگەر بێنە سەر باسی ڕوونمای ئەم مۆبایلە ڕوونمای ئەم مۆبایلە لە جۆری ئۆلیدا بە قەبارەی 6.55 ئینچ و 185.8 بەشی پێشەوەی مۆبایلەکە ڕوونمایەوە بە ڕۆنی فول HD پلس و 402 ppi و هەروەها توانای نوێبوونەوەی ڕوونماکەمان 120 هرتزەوە HDR10 پلسیش لە خۆ دەگرێت و بەشی پێشەوەی ڕوونماکەمان بە ڕووپۆش کراوە بە گۆرەلا گلاسی نەوەی پێنجەم کە دژە ڕوشان و دژە شکانە و هەروەها لە بەشی پێشەوەی ڕوونماکەمان پشتگیری لە ناسینەوەی پەنجەمۆر دەکات کە لەژێر ڕوونماکەماندا جێگیر کراوە. هەرچی دەربارەی پرۆسەسەری ئەم مۆبایلەیە کار بە پرۆسەسەری سناپدراگۆنی 778G Plus 5G دەکات کە 6 نانۆمەترە و CPUەکەی 8 ناوکە و هەروەها یەکەی ڕێخەری گرافیکەکەی ئەدرینۆ 642L. هەرچی دەربارەی بیرگە و ڕامی ئەم مۆبایلەیە بە دوو جۆر بیرگە و بە دوو جۆر ڕامی جیاواز بەردەست خراوە. بیرگەی 128 گیگابایت بە ڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بە ڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بە ڕامی 12 گیگابایت و جۆری ڕامەکەشی لە جۆری LPDDR5 و جۆری بیرگەکەشی UFS 3.1 وەک لە سەرتاش باسمان کرد و ئەم مۆبایلە پشتگیری لە بیرگەی دەرەچی ناکات و تەنیا پشتگیری لە بیرگەی ناوەچی دەکات. مۆبایلەکە لە بەشی پشتەوە خاوەندارێتی لە دوو دانە کامێرا دەکات کە سەرچێکەکەی لە جۆری وایدا بە ڕۆنی 50 مگاپیکسل بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX 766 کە ڕوبەری هاوێنەکەی 24 میلیمەترە و تیرەی کرانەوەکەش 1.88 و ڕوبەری پیکسلەکانی 2 مایکرۆمەترن و هەستەوەری جۆری PDAF تێدا جێگیر کراوە. هەرچی دەربارەی کامێرەی دووەمە لە جۆری ئەڵتراوایدا و بە هەمان شێوە ڕوونیەکەی 50 مگاپیکسلە بەڵام لەم کامێرەیاندا هەستەوەری کۆمپانیای سامسۆنگ JN1 لەسەرەوە ڕوبەری هاوێنەکەی 14 میلیمەترە و تیرەی کرانەوەکەی 2.2 و ڕوبەری پیکسلەکانی 0.64 مایکرۆمەترن. دەتوانرێت وەکو کامێرای ماکرۆ بەکار بهێنرێت چونکە توانای چرکانی وێنەی تەنەکانی هەیە لە دووری 4 سانتیمەتر
و هەستەوەری AF تێدا جێگیر کراوە. کامێراکانی توانای تۆمارکردنی ڤیددیویانەیە بە ڕوونی 4K 30 fps یاخود 1080p 60 fps و لە بەشی پشتەوەشدا فلاشێک کە پێکاتۆ لە 200 لایتی جۆری LED دەوری کامێرەکانیدا و ڕووناچێشی تەواو باشی هەیە لە کاتی وێنەگرتندا. هەرچی دەربارەی کامێرای پێشەوەیت یاخود بڵێن کامێرای سەلفی لە بەشی چەپی سەرەوەی ڕۆنماکەدا جێژیر کراوە بە ڕوونی 16 مێگاپیکسل و بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX 471 کە ڕووبەری هاوێنەکەی 24 میلیمەترەوە تیرەیەکرانەوەکەی 2.45 و ڕووبەری پیکسلەکانیشی 1 مایکرۆمەترە. هەرچی دەربارەی پاتری ئەم مۆبایلە خاوەنداریەتی لە پاترێک دەکات بە قەبارەت 4500 میلیۆن کە توانای بارگایی بوونەوەی هەیە بە هێزی 33 وات کە دەتوانێت لە 0 بۆ 150 بە 30 خولەک مۆبایلەکە بارگایی بکاتەوە و هەروەها لە 0 تاکو 100 بە 70 خولەک مۆبایلەکە بارگایی بکاتەوە و هەروەها مۆبایلەکەمان پشتگیری لە بارگایی بوونەوەی بێتەل دەکات بە توانای 15 وات و هەروەها پشتگیری لە بارگاویکردنەوەی پێچەوانە دەکات بە توانای 5 وات کە دەتوانین ئامێرەکانمان لەسەر پشتەکەی دابنین بۆ بارگای بوونەوە بۆ ئامێرانەی کە پشتگیری لە بارگای بوونەوەی بێتەل دەکات. ئەوەی دەمێنێتەوە تێستکردنی مۆبایلەکەی بۆ وەرکە قورسەکان یاخود بۆ هەندێک یاریکە ئێمە تێستی پێ دەکەین و قسەی کۆتاییشمان دەربارەی ئەم مۆبایلە دەبێت و لەگەڵمان من لە کۆتاییشدا نرخەکانتان بۆ دەخەینە ڕوو. هەرچی دەربارەی تێستی یاریکردنە بە مۆبایلە ئێمە هەر سێ یاری PUBG و ئەپێکس و Call of Dutyمان پێ تێست کرد. لە ڕاستیدا ئاستێکی باشی پێشکەشکرە مۆبایلە ناتوانین بڵێن لە ئاستی مۆبایلە ئازبەرزەکانە چونکە چارەسەرکەری ئەم مۆبایلە ئازمام ناوەندە بەڵام خراپ نەبووە لە یاری PUBG لە گرافیکی سموس دەتوانی بە ئەڵترا یاری پێ بکەیت واتە بژاردنەوە FPS بۆ نەهاتووە هێشتا لەوانەیە لە نوێکاری داهاتوودا ئەم بژاردەیە بە نوێبوونەوە پێی بگات. حەزی دەربارەی سیستەمی ئەم مۆبایلەیە کار بە ڕووکاری Nothing OS دەکات کە بنچینەکراوە لەسەر ئەندرویدی 12 دەکات ڕووکارێکی تایبەت و زۆر سادەیە کە دیزانێکی سەردەمیانە دەدات بە مۆبایلەکەوە خێرایەکی بەرچاوی هەیە لە کاتی بەکارهێنانەوە کۆمەڵێک تایبەتمەندی لە خۆگرتووە و هەرچی دەربارەی ئەپدەیت یاخود نوێبوونەوەی سیستەمەکەیە کۆمپانیاکە بەڵێنی 3 ساڵ نوێکاری سیستەمی بە بەکارهێنەران داوەوە هەروەها بۆ ماوەی 4 ساڵش ئاسایشی مانگانەمان پێدەگات کە لە هەردوو مانگجارێکدا ئاسایشێکی مانگانەمان پێدەگات. ئەوەی قسەی کۆتایی ئێمە بێ لەسەر ئەم مۆبایلە ئایا ئەم مۆبایلە شایانی کڕینە یاخودنا ئێمە پێتان دەڵێن کە مۆبایلە شایانی کڕینە لەبەر چەند هۆکارێک. یەکەمیان خاوەنی ڕوونمایەکی ئازبەرزە کە توانێت نوێبوونەوەی 120 هێرتزە و هەروەها مۆبایلەکە بە کوالیتیەک یاخود بە بڵێن بیلدێکی زۆر ئازبەرز دروست کراوە کە لە چوارچێوەکەی ئەلەمنیۆمە و لە پشتەوەشی ڕۆنەکە دیزاینێکی تەواو جیاوازی داوە بۆ مۆبایلەکە کە لە هیچ مۆبایلێکی ئەندرۆیدی تر ناچێت کە مۆبایلی ئەندرۆیدی کۆمپانیەکانی تر تەواو دیزاینیان لێک نزیکە و یاخود بڵێن تایبەتمەندەکانیشیان لێک نزیکە بەڵام ئەم مۆبایلە تەواو جیاوازە لە هیچ مۆبایلێکی تر ناچێت و لە هەر هەمووشی گرنگتر بوونی کامێرایەکە کە واتە بڵێن خاوەنی دوو کامێرە بە ڕوونی 50 مێگاپیکسل کە کامێرە سەرەکیەکەی کار بە هەستەوەرێکی ئازبەرز دەکات کە لە مۆبایل ئازبەرزەکانی کۆمپانیەکانی تر بەکارهێنراوە کە ئەوی سۆنی IMX 766 و بوونی فلاشێکی لێدە یاخود بڵێن لێدەکی
لایتە لە پشتەوە کە لە شێوەی نۆتیفیکیشن لە کاتی نۆتیفیکیشن یاخود لە کاتی پەیوەندی بۆمان دێت کە لە 972 LED پێک هاتووە کە دیزاینێکی زۆر جوان دەدا بە مۆبایلەکە کە بتوانین ئێستا تێستی بکەین کە بە هەر هەمووی پێ بکەم کە دەتوانانی ئەم لایتانش چەند لە شێوازی پێبوون و هەڵبوونی تێدا کە دەتوانانی لەسەر نامەوە یاخود لە کاتی بارگای بوونەوە یاخود لە کاتی پەیوەندی هاتووەکاندا ئەم لایتە پێ دەبی و دەگوژێتەوە دە شێوازی جیاوازی تێدا هەیە دەتوانانی هەڵی بکەیت. لای هەمووشی گرنگتر ئەوەیە کە خاوەنی ڕووکارێکی تایبەت بە خۆیتی کە ڕووکارێکی تەواو سادەیە و هەروە لە نێو کامێرەکاندا فلتەرەکانی گوگڵی تێدا کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە لە مۆبایلەکەدا کە خاوەنی ڕووکارێکی تەواو سادە و خێرابێت. ئەم مۆبایلە ئێمە پێمان وایە شایانی کڕینەوە بۆ کەسانی دەیانەوێت مۆبایلێکی جیاوازیان پێبێت لە مۆبایلەکانی تر نەچێت مۆبایلی نەثینگ فۆن 1 باشترین بژاردەیە. و پێویستە ئاماژە بە شتێکی گرنگ بکەین کە ئێستا لە بازارەکاندا هەیە یاخود بڕین لە گرێ مارکت یاخود بازار ڕەشدا هەیە کڕیاران و بەکارهێنەرانی مۆبایلی هۆشمەندەکان تکایە وریابن لە کاتی کڕینی ئەم مۆبایلە لە بریکاری فەرمی مۆبایلەکە بکڕن. ئەو مۆبایلانە ئێستا لە گرێ مارکت یاخود لە بازار ڕەشدا هەیە جۆری هیندیە واتە لە وڵاتی هیند دروست دەکرێ و جۆرە هیندیەکەی لە بازار ڕەش دەفرۆشێ بەڵام ئەوەی کۆمپانیای ئایتیلۆبی کە بریکاری فەرمی بەرهەمەکەیە جۆری سینیە واتە ڕاستەوخۆ لە سین دروست دەکرێت و جۆرە گڵۆبەڵەکەیەتی بە واتایەکی تر بۆیە تکایە ئاگدار بن و خۆتان بەدوور بگرن لە کڕینی بەرهەمێک کە هیچ گرنتێکی لەگەڵدا نیە و ئەمەش وا دەکات کە بەکارهێنەر گرنتێکی ڕاستەقینی هەیە کاتێک لە بریکاری فەرمی مۆبایلەکە دەکرێتەوە لە کاتی بوونی هەر کێشەیەک بە زووترین کات بۆی چارەسەر دەکرێت. هەرچی دەربارەی بریکاری فەرمی بەرهەمەکانی ناثینگ بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە دەتوانین بڵێن خۆشحاڵی بە کۆمپانیای ئایتیلۆبیە کە بە گرنگی ڕاستەقینی 1 ساڵ سەرجەم بەرهەمەکانی کۆمپانیای ناثینگ دەفرۆشێت و بۆ نرخی ئەم مۆبایلەش بۆ ڕامی 8 گیگابایت بە 128 گیگابایت نرخەکەی 469 دلاری ئەمریکیەوە بۆ ڕامی 8 گیگابایت بە بیرگەی 256 گیگابایت نرخەکەی 499 دلاری ئەمریکیە و بۆ ڕامی 12 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت نرخەکەی 559 دلاری ئەمریکیە. لێرەدا هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان. بیرتان نەچێت چەناڵەکەمان سەبسکرایب بکەن و لایک و شێری ڤیدیۆکانمان بکەن بۆ زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاکەم بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بە ئێوەی خۆشەویست بێت. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.